الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وطاعته. قال الله سبحانه وتعالى: يسأله من في السماوات والأرض كل يوم هو في شأن. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لەگەڵ جەنابتاندا ئەوانەی کە ئامادەبووی وتارەکانی پێشجەژنی پڕبەرەکەتی قوربان بوون، باسی یەکێک لە قۆناغە سەختەکانی میلەتی کوردی موسڵمانمان کرد کە ساتی ئەنفالە. حەود وتارمان باس کرد و ئەمڕۆ بەشی هەشتەم و کۆتایی ئەو زنجیرە باسەیە. بەبێ ئەوەی کەوا من دیاری بکەم بە قەدەری خوای پەروەردگار، زنجیرە باسی ئەنفالی ئەم ساڵمان بوو بە 8 وتار، بوو بە 8 ئەڵقا. سبحان الله، ڕێک ئەنفالیش 8 قۆناغە. لە دۆڵی جافەتیەوە دەستی پێکرد بۆ گەرمیان، بۆ قەراغ، پاشان ئاغزەلەر و گۆبتەپە و عەسکەر، دەشتی کۆیە، بالیسان، بادینان. ئەنفال بە میلەتی کوردی موسڵمانی ئێمەی گول لە باشووری کوردستاندا دوژمن تەنها مەبەستی ئەوەیە کە تۆ کورد بی و لە ناوت بەرێ. بۆیە لە جافەتیەوە دەستی پێکرد لە بادینان کۆتایی پێهات، هیچ سنوورێکی کوردستانی لێ بەدەر نەکرد. پێی وتین دوژمنی کورد بە یەک چاوسەیرتان دەکا. حەق وایە کوردیش دەرز لەوە وەرگرێ، یەک ماڵ بێ، یەک هەڵوێست بێ، بەڵام یەک هەڵوێست بین بۆ خزمەتی گەلی خۆمان، نەک بۆ پارەدا بەشکردنی میلەتی خۆمان. هەڵوێستی گەلی کورد یەک هەڵوێستی بۆ خزمەتی هەموو خەڵکی کورد بێ، نەک هەندێک یەک هەڵوێستی هەیە بۆ بەرژەوەندی هەندێک شەخص و حیزب، ئەوە خراپە. دووەمیان ئەو زنجیرە باسەی کە ئێمە هەڵمان بژارد شیکاریەکی ئاینی کۆمەڵایەتی سیاسی بوو بۆ کتێبی نێرگز لە دۆزەخی ئەنفالدا، لە نووسەری لە ئامادەکردنی مامۆستا عارف قوربانی. ئەو کتێبەمان بۆیە هەڵبژارد. خۆشەویستان، حەز دەکەم ئاماژە بە بابەتێکی گرنگ بکەم. ئەویش ئەوەیە، جەنابتان زۆرتان لە من خوێندەوارترن و زۆریشتان کتێب لە من زیاتر خوێندۆتەوە. بەشێکی زۆری، هەرە زۆری بیرەوەری کوردەکانم خوێندۆتەوە. وەلایەکی کتێبخانەکەم یادەوەری ئەو بەرپرسانەیە کە بە دیاری بۆیان ناردومیان خۆم کڕی و من. هەر یەکێک لەو سەرۆکانە، لەو بەرپرس و فەرماندەی پێشمەرگانە کاتێ بیرەوەریەکانی خۆی نووسیوەتەوە، من وا تێدەگەم ئامانجی ئەوە بووە بڵێم منیش شتێکم بۆ کوردستان کردووە، منیش ئەم ماندوو بوونەم چەشتووە، ئەم بریندار بوون و ئازارەم چەشتووە، و پاشان هەوڵی داوە هەر کەسە خۆی بە پاڵەوانێک نیشاندا و هەوڵی داوە ئەو نەهامەتیانەی بەسەر گەلەکەدا هاتوون بەهۆی شۆڕشەوە لەسەر خۆی و حیزبەکەی لای بەرێ، دەستەکەی خۆی بە بەرامبەر بسڕێ، ئەڵە فڵان کەسی بەرامبەر، حیزبی بەرامبەر ئاوا خراپ بوو. هەموو کۆ دەبێتەوە لەوەدا. بۆیە ئەمە چەند لە لاپەڕەکان و بە موجەلەدات کتێب نووسراوە نابێتە مێژووی گەلی ئێمە، چونکە ڕازگۆیی کەم تێدا دەبیندرێ. بەڵام ئەو مێژوەی کە خاتونێرگزەکان جێڕاویانەتەوە لە دڵێکی پاک و بێگرت، بە زمانێکی ڕازگۆ و سادە، دوور لە گرێ و گۆڵی سیاسەت و حیزبایەتی، ڕێگ وەکو خۆی بە بێ زیاد و کەم، ئەوە مێژووی ئێمەیە. ئەوەی ئێستامە 8 ئەڵقەیە باسی دەکەین. ئەو خاتونە، خاتو هەرمێیان خاتونێرگز بە ناوە ئەسڵیەکەی، وەکو خۆی باسی ئەنفالی بۆ جێڕاینەوە بە بێ هیچ زیاد و کەمێک. والله وایە ئەو کتێبە پێشنیار دەکەم بۆ وەزارەتی پەروەردە، والله بخوێندرێ، بکرێ بە مەنهەجی پەروەردەیی، بکرێ بەوانەی مێژوو. تۆ چت داوە لە مێژووی پورتوگالیەکان و ئیسپانیەکان و لۆگۆیەکان و فەقیرە قوتابی ئێمە هەر شێت دەبێت تا دەگاتە پۆلینەوە. ئەو مێژووە بێتامە بۆ مێژووی نەتەوەکەی خۆت، بەڵام ئەم مێژوە ڕاستەقینە. و دووەمیش داوا دەکەم هەموو ئەو کەسانی کەوا تەمەنیان پڕبەرەکەت بێ لە ژیاندا ماون، والله فرسەتێکی زێڕینە کە خۆتان بەشداربووی ئەنفالن، لە ئەنفال گەڕاونەوە بە ئەمانەتەوە، بەو زمانە پاکە لادێیەی خۆتانەوە بە بێگرێ و گۆڵی سیاسەت بینووسنەوە، تاوانە نەینووسنەوە بچێتە ژێرگەڵ. ئەمە مێژووی ڕاستەقینەی میلەتی ئێمەیە. لە کۆتایی ئەڵقەی حەوتەما گەیشتی ناو شوێنەی کە خاتونێرگز دەڵێت دوای 6 مانگ لە زیندانی دووبس ئازاد بووین.
هاتینەوە ماڵەوە هەر چاوەڕێی باوکی منداڵەکانم دەکرد. خۆم و 5 منداڵم لە ماڵی زەینەبی خوشکم بووین، 1 مانگ لە ماڵی ئەوان بووین. بەڵام دواتر بیرم کردەوە نابێ باری ئەوانیش هیچی تر گرانکەین. بۆیە هەوڵمدا کە خانوویەک بۆ خۆم و منداڵەکانم بەکرێ بگرم. هۆدە و هەیوانێکم دۆزیەوە مانگی بە 25 دیناری ئەو کاتی ساڵی 1970 لە مانگی 12دا بەکرێم گرت. چووینە ناویەوە. بەڵام ئەم منداڵانە کە ئەو کاتە هەمویان وەکو بەچکەی چۆلەکەوا بوون و دەبوو نامکێ دەمیانەوە کار و کەسابەتیان پێ نەدەکرا. 25 دیناری کرێی خانووەکەشم بە چی دابین کەم؟ هەرچی خەوم و خزم بوو هەمووی ئەنفال بوو. ئەوەشی کەما بوو وەکو ئێمە هەژار و نەدار بوو. خەڵکی خێرەومەندیش دەستی بەسرا بوو لە ترسی بەعز نەیدەتوانی خێرمان پێ بکا و تەنانەت خەڵک هاتوچۆی ماڵەکەشی بە ئاشکرا نەدەکردین. نەیدەوێرا بە ئاشکرا خێریشمان پێ بکا، دەیانگوت ئەمانە ئەنفالەکانن، بە چاوێکی نامۆ تەماشا دەکراین. بەعز چاودێری خستوە سەر ماڵ و منداڵەکانیشمان. بۆیە ناوی خوام لێ هێنا و وتم پشت بەخوا ئەبێ خۆم کار بکەم. من لە لادێشە فێری کارکردن بووم، لە ئیشکردن نەدەترسام. بەیانیان منداڵەکانم بەجێ دەهێشت و دەستم کرد بە ئیشکردن. ئەم کۆمەڵە ئیشەی کردووە خاتوونە نێرگز، جامە هەر نێرگز نەیکردووە. واتە کە دەڵین ئەمە ئافرەتە، هەموو ئافرەتانی گەرمیان، هەموو ئەوانەی لە ئەنفال گەڕاونەوە بە دەستی خۆیان بژێوی خوان و منداڵەکانیان پەیدا کردەوە بە سەربەرزی بە حیا و حورمەت. ئەبێ مێژوو ئەمانە بۆکو خۆی بنووسێتەوە. ئەڵێ یەکەم ئیش کە دەستم پێکرد لەگەڵ هەموو ئافرەتانی گەرمیان و پاژماوەی ئەنفالدا ئەچووینە لای بانی مەقان و دەشتەکانی لای چەمچەماڵ بەردمان کۆ دەکردەوە، وردەبەرد هەبوو ئەو کاتە. لە زەویەکاندا خاوەن زەویەکانیش پێیان خۆش بوو. بۆ ئەوەی ئەو خەڵکانی لە مەدینە شۆڕش خانوو دروست دەکەن، بۆ ژێری حەفری خانووەکانیان بەکاریان دێنا. حتا ئێوارە ئەو دەشتە ڕەشی دەکردەوە لە ئافرەتە. ئافرەتی ڕەشپۆش هەمووی خەریکی بەردکۆکردنەوە بوو. عەرەبانەی بەرد لەو کاتەدا بە 5 دیناری سویسری ئەو کاتە بوو. من ڕۆژی وا هەبوو دینار و نیوێک بۆ 2 دینار دەکەوتم. نانی منداڵەکانم پێدابین دەکرد و ئێوارە بۆم دەدان بە نان و پێخۆل و بۆم دێنانەوە. کە ئەو ئیشەش دایەکزی دەستم کرد بە کرێکاریکردن لەگەڵ پیاوانی بەڕێزی وەکو جەنابتاندا دەستپاک و داوێن پاک و چاوپاک بە خاوەن پیشەکانم دەوت ئەگەر خانوو دروست کرا بمبەن بۆ ئیشکردن. خانوو زۆر دروست دەکرا لە مجەمەعی شۆڕش. دەستم کرد بە چیمەنتۆگرتنەوە، جەبلەم دەگرتەوە، بلۆکم دەکێشا. چیمەنتۆم وەکو پیاو کام ئیشەی پیاو دەیکرد لە جەبلە و چیمەنتۆ بلۆک کێشانە بە کۆڵی خۆم کردومە. سێمیان کنگرم دەکرد لە بەهاراندا و جیابەهاریەکانم دەفرۆشت. چوارەمیان دەستکەنەی نیسک و نۆکم دەکرد. ئەو شوێنانەی کە دەڕاستن نەیدەدووریەوە بەداست دەروێنم دەکرد بۆ خاوەنەکەی بە پارە. بەڵام تا 2 ساڵ گرفتی گەورەی من ئەوە بوو ئێمە کە بەر بووین فێنکی کچم هێشتا چلەی نەچوو بوو. پارەشمان نەبوو شیری قوتوو بکڕم بۆ منداڵەکەم لە ماڵەوە بیدەن کچە گەورەکەم بیداتێ. بۆیە دەبوو خۆم بەخێویکەم بە شیر. بۆیە نەدەکرا بەجێ بێڵم. منداڵیش ناکرێ بیبەم بۆ چیمەنتۆگرتنەوە بەردەروێنە منداڵێکی ئاوات هێشتا نەبووتە مانگێک 2 مانگ. بۆیە گرفتەکەمان لەگەڵ براژنێکما کە ئەویش هاوسەرەکەی ئەنفال کرا بوو خاوەنی کۆڵێ منداڵ بوو، ناوی جەیران بوو. بە براژنەکەم وت تۆش مناڵێکت هەیە هاوتەمەنی مناڵەکەی من 1-2 مانگانەیە بە ناوی ڕێکەوت کوڕە. وەرە ڕۆژێک تۆ لای منداڵەکانی من بە و مەمکی هەردوو منداڵەکە بدا، من دەچم بۆ کرێکاری. ڕۆژی دووەم تۆ بچۆ بۆ کرێکاری، من شیری هەردوو منداڵەکە دەدەم و وریای منداڵەکان دەبم. بۆیە بەهۆی ئەمەوە هەندێک گرفتەکەمان چارەسەر بوو. بەڵام وەستاکان دەیانوت ناکرێ کرێکارێک ڕۆژێک بێ و ڕۆژێک نەیە. زۆر جار ئیشەکەم لەدەست دەدا. ئەبوو بڕۆم وەستایەکی کە بدۆزمەوە تا کرێکاری بۆ بکەم و پارەیەک بەدەست بخەم. وەیە لە ماڵیشەوە بەتەنها نەمدەویست کاتەکانم بە فیڕۆ بچن کە کرێکاریم دەست نەکەوتایە لفکەم دەچنی و لفکەکەم لە بازاڕدا نار بۆ سلێمانی بۆ کەرکووک بفرۆشێ و پارەیەکمان دەستکەوێ. تا ڕاپەڕین ڕوویدا چووینە ئێران و گەڕاینەوە گرانی دەستی پێکرد. ئەو گرانەی منیش و هاوتەمەنەکانی منیش و جەنابیشتان ئەوەی تەمەنێکتان هەیە زۆرتان لەبیرتانە کە نان لە ماڵەکاندا نەما. بڕواتان هەبێ من لە گوندی وا مەلا بووم، خەڵکێک لە جەماعەتی نوێژە دیار نەبووە. پرسی و مەماڵی فڵان کەسیان دیار نییە لە مزگەوتە کە چوین دەرگامان کردوێتەوە لە برسان نابووراونەوە. یعنی نان نەبووە بیخۆن. ئەو گرانی ئەوەی نەیدیبێ نازانێت چی بوو. چۆن ئەو میلەتەی هاڕی کەم خەڵک هەبوو جلەیەکی تازەی لەبەردابێ، هەموو جلەکانمان
ئەو گرانیە دەڵێ ئیشی نەهێشت، خان و دروستکردنی نەهێشت، کرێکاری نەهێشت، خەڵک بەس تەنها بەدووی ئەوە بوو تۆوی گەسکێک پەیداکە بیکاتە ئاشەوە لەو سەرەوە لە جیاتی ئەربیدا بە منداڵەکانی. وەڵڵاهی دەیان ئاشەوان دەیگوت نانم پێ نەخوراوە کە ئێوارە چوومەوە چونکە ئەو ڕۆژە خەڵک هەبووە 2 کیلۆ گەنمی هێناوە لە ئاشەکە نەداهاتە خوارەوە. دەبوو چاوەڕێی خواپێداوێک بکەی کە تەنەکەیەک گەنم دێنێت لەگەڵ ئەوە بیکەێناوە بڵێ کاکە 2 مز ئاردیش بدە لەو سەر بەو چونکە 2 کیلۆکە لە ئاشەکە نایەتە دەرەوە. ئێمە خۆمان هەموو ئەوانەمان بینیوە ئەو هەژاریە. بەڵێ ئەڵە کرێکاری نەما هەژاری سەرت پێ دەکا بە ماڵی دوژمندا. لە تاوی منداڵەکانم ڕوومان کردە حەویجە ناو باوەشی عەرەب و دوژمنەکەی دوێنێمانەوە بۆ ئەوەی لەوێ کرێکاریمان دەستکەوێت. ئەڵێ دەستمان کرد بە کرێکاری پەموچنین بوو. وەڵڵاهی منداڵەکانم لای کچە گەورەکەم بە جێهێشکە و کاتە تەمەنی 10 ساڵ بۆ 11 ساڵ و 12 ساڵ دەچوو. خۆی سەرپەرشتی دەکردن و وریای خوشکە بچووکەکەی و براکانی دەبوو. جار هەبوو 15 ڕۆژ نەداهاتمەوە چونکە هەموو ڕۆژە پاتیناوە کرێی سارەکە پارەکەم هەمووی دەڕۆی. 15 شەو 20 شەو ئەو منداڵانم بەجێهێشتۆ بەس بۆ ئەوی پارە کۆکەمەوە بۆیان بێنمەوە. جارێک بیانمەوە زەخیرەی چەند ڕۆژێکیان بۆ بخەم. ئەو هەموو ئافرەتە کۆتایی هاوین بوو بەرەو چەمچەماڵ دەگەڕاینەوە. کۆمەڵە کۆستەری زۆرمان گرتبوو، پارە لە گیشفانماندا بوو، ڕەنجی هەموو هاوینەکەمان بوو. ئەلحەمدوللا شتێکمان پارە پێیە و چەند تەنەکە گەنمێکی پێ بکڕین و ئەم زستانە منداڵەکان بیخۆن. ئەڵێن لە ڕێگادا عەمدەن بوو یان قەدەر بوو نازاندرێ تانکەرێک خۆی کێشا بە پاسی ئەو ئافرەتانەدا. چەند پاسێکی بەسەر یەکەوە شێلا بڕواتان هەبێ منەوەم لەو کتێبەدا بیستنەم بیست بوو. 30 ژنی ئەنفال لەوێدا مردن. هەموو پیاوەکانیان ئەنفالە، منداڵیان بەس دایکی ماوە. 30 جەنازەی ژنەکانی شاتەوە بۆ چەمچەماڵ و مەدینەی شۆڕش. 30 جەنازە منداڵ بێدایک و بێباوەک بوون. ئیتر لەوەوە نەمانوێرا بڕۆینەوە بۆ جنوب. بۆیە بڕیارمدا کە بڕۆم بۆ کەرکووک. ڕۆژانە دەچوومە کەرکووک، ئەو کاتە پێیان دەوت مستەشفا سەدام، ئێستا پێی دەڵێن مستەشفای ئازادی کەرکووک. لەوێ تەوالێتم دەشت، حەوشەم پادەکردەوە بە پارەیەکی کەمی ڕۆژانە لەوێ دامەزرام. ئێوارەیەکیان کە گەڕامەوە، کاتێک کە گەڕامەوە قەرەباڵغی لە بەردەمی ماڵەکەمان بوو. خەڵکێکی زۆر کۆ بووبەوە کە نزیک بوومەوە سیر دەکەم خەڵک لەسەر جەنازەی کچە گەورەکەم کە ناوی پەخشان بوو. ئەو کاتە تەمەنی 13 ساڵ بوو کۆ ببوونەوە. وتم ئەوە چییە؟ وتیان ئەمڕۆ لە کنگر بووە، چوو بۆ کنگرکردن. تراکتۆرەکە یارمەتی خەڵکی داوە، ئەوەندەی خەڵک بار کردووە لەگەڵ بارەکانی و کنگرەکانیانە چۆتە سەرەوە سەرکەوتۆ جێی نەبووە لە پێشەوە کە تاسەیەکی کردووە ترازاوە کەوتۆتە خوارەوە دەست بەجێ گیانی لەدەستداوە. ئەڵێ هەر تەواو شێت و هار بووم. ئەو کچە پشت و پەنام بوو، ئەو کچە هاودەمی شەوانم بوو کە قسەیەکی خۆشی لەگەڵ بکردمایە. زۆر کچێکی دڵسۆز بوو، تەمەنی 13 ساڵ بوو، بەڵام وەکو 30 ساڵ کاری دەکرد. بوو بە دایکی دووەمی منداڵەکانم. بەخوا لفکەی دەچنی دەیفرۆشت، تەشی دەڕست، سوفی کۆنەی دێنا کۆی دەکردەوە. ئەیوت با براکانم لە مەکتەب سەرمایان نەبێ، شەو تا بەیان خەریکی بلوس چنین بوو بۆیان. دڵخۆشیە دامەوە، دایمەتەقەی دەرگا پاتایە دیگوت ئەوە باوەجیانە ڕای دەکرد باوکم دێتەوە. بیرەوەریەکانی لەگەڵ باوکی ڕەحمەتیدا زۆر بوو چونکە ئەو تەمەنێکی پێشتری هەبوو. باوکی کە دیاری لە کەرکووک بۆ هێنابوو، جلی بۆ کردبوو. زۆر دڵم پێی خۆش بوو کە جەنازەکەیم بینی ئاوا لە کتوپڕا. من لە کرێکاری گەڕامەوە، ئەوش لە کرێکاری جەنازەکەیان هێنایەوە. ئیتر شێت و هەر بووم، دنیا لەبەر چاوم ڕەش بوو، زۆر خەفەتبار بووم. ئەو حەسرەتە قەت لە دڵم دەرناچێت. دەڵێ ئەو کاتە کە مرد ئەو ساڵە وتی دایە لەوەتی بابە گیرا و ئێمە گیراوین، جلی تازەم لەبەر نەکردووە، هەر کۆنەی خەڵک لەبەر دەکەین. پارەیەکم کۆ کردوتەوە، ئەم نەورۆزە کنگری زۆرتر کۆ دەکەمەوە دەیفرۆشم جا بەهاریەکان. ئەیدەم بە جلێکی کوردی تازە بووە خۆم و وەخشکە بچکۆلەکەم. بەڵام نەورۆز هات و چوینە بازار، پارەکەی کەم بوو، بەشی قاتە کوردیەکەی و جلە کوردیەکانی نەکرد. دڵخۆشی دامەوەتی دایە گیان قەی ناکە، زیاتر ئیش دەکەم، زیاتر ئیش دەکەم و بەشی جلێکی نوێی خۆم و خوشکەکەم پەیدا دەکەم. بەڵام بەسەرا مرد و وەڵڵاهی پارەی کفنەکەیمان نەبوو. پارەیەک کە چەند دەمێک بوو کۆی کردبەوە دامان بە کفن بۆی. پارەی جلە تازەکانی بوو بە کفنەکەی بۆی. بۆیە نێرگز دەڵێ ئێمە لە مانگی
دا بۆ 11/8 بەربووین تا ساڵی 2002 مانگی 3 کە معاشی ئەنفالەکان بڕایەوە 300 دیناری ئەو کاتە 14 دانە ساڵ ڕاستە من لە زیندانە نەبووم لەگەڵ منداڵەکانم بەڵام هەموو ڕۆژێکم زیندانێک بوو چونکە ئەوەندە هەژار بووین منداڵەکانم بەسکێک تێر و بەدوام برسی بەو منداڵیە بەس دەمگوت کوڕی خۆم بخوێنن تو خوا بخوێن و واز لە خوێندن مەهێنن هەرچیم کردووە نابێ واز لە خوێندن بێنن بەیانیان دەیان خوێند و دوای نیوەڕوان بەو مناڵی بچووکە ئەوەندەی توانان هەیە بۆ کاریان دەکرد ئەڵێ ڕاستە 14 ساڵ من لەسەر زەوی دەگەڕام و زیندان نەبووم بەڵام بڕواتان هەبێ هەموو ڕۆژێکم زیندانێک بوو هەژاری هەموو ژیانی کردین بە زیندانی بەڵێ بەڕێزان شەڕ و هەژاری ژیان دەکا بە زیندان ئەگەر هەژار بووی کە گیرفانەکانت بەتاڵ بوو کە سەری مانگ هیچ موچەیەکت نەبوو کە منداڵەکانت بە دڵی خۆیان جلێکی جوانیان لەبەردا نەبوو کە لە ناو قوتابخانەدا حەسرەتی خواردنێکیان هەبوو پێیان نەکردرا کە چوویتەوە ماڵەوە ماڵەکەت وەکو خەڵک نەبوو تۆ ڕاستە ئازادی بەڵام لە زینداندای بۆ پیاوی وەکو جەنابتان لە زیندانێکی گەڕۆکدایە بۆیە وتارەکەم ناونا زیندانێکی گەڕۆک دوو شت هەیە وڵات دەکا بە زیندان یەکەم جەنگ هەر وڵاتێک ئەمن و ئەمانی نەما و جەنگی ناوخۆ دەرەکی کەوتە سەر ئەوە تۆ لە زینداندای لە دەرێ دەگەڕێی بەڵام لە زینداندای هەر وڵاتێک پارەکەی هیچ ڕەسیدێکی نەما بە ژمارە زۆر بوو بەڵام بەهای خۆی لەدەستدا هەژار کەوتی موچە و بوجەد نەبوو ئەو وڵاتە زیندانێکی گەورەیە بۆ دانیشتوانەکانی بۆیە زۆر زەرورە دایمە بپاڕێنەوە یا ڕەبی خوایە ئەم کوردستانەمان نەبێتە زیندان بەهۆی شەڕەوە بەهۆی هەژاریەوە خوایە ڕەحم بە هەموو جیهانیش بکەی نەبێتە زیندانێکی گەورە بۆ مرۆڤایەتی بەهۆی جەنگ و بەهۆی هەژاریەوە بەڵێ خۆشەویستان باسی ئەنفالمان کرد ئەو زوڵمە ستەمە گەورەیە پەروەردگار لێی بێ ئاگا نییە يسأله من في السماوات والأرض ئەوەی لە ئاسمانەکان و لە زەویدایە هەمووی داوا لە خوا دەکا ئەو کە سوکاری ئەنفالانە ئەوانەی کەوا لە گۆڕە بە کۆمەڵەکاندا ڕەمی کران ئەو منداڵە بێ تاوانانە ئەو ژنە بێگوناهانە ئەوانەی کە بەر بوون وەکو خاتون نێرگزەکان بە هەزاران بوون ئەڵێ 14 ساڵ تا 300 دیناری ئەنفالانەکەمان بۆ بڕایەوە ئێمە هێشتا لە زیندانێکی گەڕۆکدا بووین بەهۆی هەژاری و نەبوونی و نەداریەوە ئەمانە بەڕێزان پەروەردگار دوعاکانی بیستن ئەو ڕژێمە هەمووی دوای 2 ساڵ 3 ساڵ سەرگەردان بوو ئەو دیکتاتۆرەی ئەو سەرانەی کە ئەو بڕیاری ئەنفالیاندا بوو مێژوەکە لە بەرچاوی خۆمان نزیکەوە بەچاوی خۆمان بینیمان چۆن خواڕی سوای دنیا و قیامەتی کردن چۆن لە کونا دەریان هێنان چۆن خۆیان جەرگ سوتاو بوون چۆن ژن و منداڵیان ئاوارەی وڵاتان بوو چۆن سەروەت و سامانیان تاڵان کرا و هیچیان بۆ نەمایەوە ئەوە بەس بە پەروەردگار دەکرێت كل يوم هو في شأن هەموو چرکەیەک پەروەردگار گۆڕانکاریەک لە گردوو ناڕوو دەدا هەموو چرکەیەک هەژار دەوڵەمەند دەبێ دەوڵەمەند هەژار دەبێ نەخۆش دەبێتە ساغ نەخۆش دەبێ مەزلوم ڕزگاری دەبێ زاڵم پشتی دەشتێ لە خوا غافڵ مەبە ئەی مرۆڤ ئاگادار بە ئەو کە سوکاری ئەنفالانە هەر چاوەڕێی کە سوکاریان بوون خاتون نێرگز دەڵێ وەڵڵاهی کە لە زیندانی دووبز بووین کوڕە ناوەندجەکەم ناوی عەبدوڕەحمان بوو وەکو شێتی لێ هاتبوو بۆ باوکی نیوەی شەوان لە خەو ڕادەپەڕی دەیگوت دایە ئەوە باوکمە لەودی و پەنجەرەکەەوە نان و ئاوی بۆ هێناوین توخوا با بڕۆین بۆ لای ئەم گوت بەخوا باوکتی لێ نییە کەسی لێ نییە ئەگوت بەخوا باوکم بینی بەردەوام خەویان پێوە دەبینم ئەڵێ خۆشم و منداڵەکانیش هەر جارە لە گوڵ و گوڵزارێکا دەیان بینین جار هەیە خەمی ئێمەیانە جار هەیە خواردن و دیاریمان بۆ دێنن کە بەڵگەیە ئیشاءڵڵا ئەو ئەنفالانە بەویستی خوا هەموویان لە بەهەشتان و دەبێ قیامەت هەبێ بەس بە قیامەت قەرەبووی ئەو شێرە ژنانەی ئەنفال دەکرێتەوە بەس ئەبێ قیامەت هەبێ ئەو ڕەنج و مشەقەتەی کە ئەو ژنانە بەو حیا و حرمەتەوە لەسەر ئەو منداڵانە دانیشتن ئەبێ بکرێنە نمونەی ژنی کورد ئەبێ ژیانەکانیان وێنەکانیان لە کتێبی مەکتەبەکانماندا بخوێندرێ بەڵێ ئەڵێ لە زیندانی دووبزە منداڵەکان ئەوەندە تا مەزروی باوکیان بووین ڕۆژی 1 سەمونیان دەداینێ ئەو سەمونە ڕقەیان زۆر جار نەدەخوارد دەیانگوت نەوەک باوکمان شەو بێتەوە برسی بێ بۆ باوکمان هەڵی دەگرین قەدری باوکتان بزانن باوک کۆڵەکەی ماڵە هەر کەسێک باوکی لەدەستدا ئەم زازانەیە باوک چ کۆڵەکەیەکی گەورە و پشت و پەنایەکە ئەو منداڵانەی ئەنفال
کە باوکیان نەدیوە یان باوکیان بینیەوە دواتر ئەنفال کراوە ئێستا ئەوان قەدری باوکیان دەزانن قەدری باوکتان بزانن ئەمڕۆ خەریکە باوک بێقەدر دەکرێت لە ماڵدا گەنج خەریکە بە چاوی حورمەت سەیری باوکی ناکە دەست و قاچی باوک و دایکت ماچکە قەدری باوکەکان بزانن ئەی ئافرەتان قەدری مێردەکانتان بزانن بەس خات و نێرگزەکان کە بە بێپیاوی دەستیان داوەتە کرێکاری بە کرێکاری کە باسم کرد بەو حاڵە منداڵەکانیان ژیاندووە بەس ئەوان قەدری پیاوێک دەزانن لە ماڵدا ئەمڕۆ بەدەیان ڕێکخراو فیلم و تەلەڤیزۆنی ژەهراوی کراو پەیجی ئەم لاودا دەیانەوێ هەرچیەک بێ لە شکۆی خێزان بدەن باوک بێ نرخکەن لە ماڵدا مرد بێ نرخکەن لە بەرچاوی ئافرەت وەڵڵی کورد کەمایەوە ئەنفال لە ناوی نەبرد کیمیاباران لە ناوی نەبرد کۆڕە و لە ناوی نەبرد شکۆی خێزان بوو خێزانمان مابوو ئەو خێزانە نەیهێشت کورد لە ناوچێ بە هیچ لە ناو نەچوین ئاگاتان لە خێزان بێ کە خێزان هەڵوەشا کورد لە ناو دەچێ خێزانیش بە چی دەمێنێتەوە بە ئاینی ئیسلام ئەوە ئیسلامە کە خێزانی کوردی بەو حیا و حرمەتار پاراستووە ئەوە ئیسلامە کە ئافرەتەکانی ئێمەی ئەوەندە بەڕەوشت بەرزی پەروەردە کردووە دایشێک هەموو تەمەنی گەنجەتی بە کرێکاری منداڵەکانی بەخێو دەکا و پێیان دەخوێنێ و پێیان پێدەگەیەنێ ئەوە ئیسلامە نەیهێش لە کۆمەڵگەی کوردیدا ئایدس هەبێ ئەوە ئیسلامە حەیفە دیبەیتی لەسەر تەلەڤیزۆن پێ بکەی بیهێنە تای تەرازووی ئەلمانیەت و دیموکراسی و بلا بەلایەوە حەیفە زێر دیبەیتی پێ بکرێ لەگەڵ زبڵە غەیری ئیسلام زبڵە بەڕێزان ئێمە ئیسلامی خۆمان زێڕی عارە 24ەوە لەوەش بەنرخترە دیبەیتی پێ ناکەین لەگەڵ دیموکراسی و ئەلمانیەت و سیکۆلار و نازام چی کە هەرچی خێر بێ لە وڵاتەدا لەوانەمان نەدیوە زێڕی خۆمان دەست پێوە دەگرین بە زبڵی خەڵکی نایگۆڕینەوە ئەگەر دەستمان بە ئیسلامەوە گرت ئەممەی دنیامەی نەتیەش قیامەتی بەدواوەیە بەهەشتی بەدواوەیە بە ئیزنی خوا هەموو ئەو مەینەتیانە لە بەهەشتی بەرینا قەرەبوو دەکرێنەوە با بەدڵ لە خوای پەروەردگار پاڕێنەوە یا ڕەبی خوایە لەسەر ئەم ئیسلامە بمانژێنی لەسەر ئەم ئیسلامە بمامرێنی یا ڕەبی خوایە ئەم کوردستانە لەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەدا هەمووتان دەزانن بارودۆخێک هەیە وەکو ئاگر دەکوڵێ یا ڕەبی خوایە ئەم کوردە سەلامەت کەی خوایە ئەم هەرێمەمان سەلامەت کەی یا ڕەبی خوایە ڕەحم بە هەموو مرۆڤایەتیش بکەی داوای ئاشتی لێ دەکەین تۆ یەکێک لە ناوەکانت ئەسسەلامە یا سەلام ئاشتی بۆ جیهان بگەڕێتەوە یا ئەڵڵا خوایە شەڕ کۆتایی پێ بێ خوایە هەژاری کۆتایی پێ بێ خوایە ئەم کوردستانەمان لەگەڵ هەموو وڵاتاندا لە شەڕ بەدوورکەی لە هەژاری و فەقیری و گرانی بەدوورکەی یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ئەڵڵا یا ئەڵڵا شیفای هەموو لەش بە ئازارەکانمان بۆ بنێری خەڵکێکی زۆر داوای دوعای خێرتان لێ دەکەن دەست بە دەست نوێژان و ئەهلی قیبلا لە دڵەوە دوعایان بۆ بکەن یا ڕەبی خوایە شیفا بۆ هەمویان بنێری خوایە شیفا بۆن هەموو نەخۆشیەکانی ئەهلی ئەم مزگەوتە و مزگەوتەکان بنێری یا ڕەبی خوایە دڵبەخەمەکانمان دڵخۆشکەی هەر کەسێک کێشە هەیە بۆی حەلکەی دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە